ئەمە دیمەنی ژیانی سەختی گوندنشینانە لە سنووری ئیدارەی سۆران لە وەرزی سەرماوسۆڵەدا. زۆرێک لە ڕۆژەکانی وەرزی زستان بەفر میوانی گوندنشینانە. لەگەڵ هاتنی وەرزی سەرما لە ناو گوندەکاندا ژیان بۆ ماوەی چەند مانگێک سەخت دەبێ. بەفر سەرماوسۆڵەی زۆر لەگەڵ خۆدا دێنێت و بۆ ماوەیەکی درێژ دەمێنێتەوە. دوعکمی ئەوەی ناسر شاخاویە زیاتر بەفر ئەگرێتەوە ئێرانە گرفتی هاتوسۆ و ڕێگاوبانی بۆ دروست دەبێ. ئەگەر تیمەکانی پاکەرەوە زووتر فریاب بکەون باشتر نایێری ڕێگاکە ببەستێ. من بەخۆم یەک هەفتێ ئاون نهاتیە، یەک هەفتەیەکە ئاوی من نییە، گیرایەوە بەستیتی نایە، هەر ئەمن بەخۆم خۆ برێم. لە ڕووی خزمەت گوزاریش بەخۆ ئاگادارن بەرمیلە نەفتەشانێدا لە پایزەوە تا ئێستا خەرکەکە ئەگەر ڕوو لە دار و درەخت و شتیوانە نەکا هیچ شتێک نییە گوزەران پێ بکەن. لایەنێکی سەرەکی ژیانی گوندنشینان سەرقاڵبوونە بە ئاژەڵداریەوە. هەر بۆیە بارینی بەفر وا دەکات ئەرێکیان قورستر بێ، چونکە ناتوانن ئاژەڵەکانیان ببەنە دەرەوە و ڕۆژانە دەبێت چەند جارێک ئالیچیان پێ بدەن. ئەرچیان زۆر قورسە لەبەرەوەی ئەرچی دستانە مثلا ئەلعان تقریبا دەوری 4 تەنە جۆمەهینایە لەوانەیە پاشی 10 ڕۆژی دیکە دەبی 4 تەنیت کە بینم. یەک لۆریەک و نیو کامێکردن دەبی زیاتری دی بکڕم جا لەبەرەوەی هەر تقریبا زۆر یەوێتن یانە هەتوو ئەرچی دستانە زۆر قورسترە لەی هاوینە. لە کاتی بەفربارەی هاتوو ماریات نەتوانی پیستە دەرەوە دەبێت و لا بەخێوی کەی کاو زۆی بدەیە یان چروی بدەیە ئەو شتانە دی بدەیە بەعام دەبی سێزەمەشی بدەیە. زۆری بەفربارین و شەختەبەند وا دەکات زۆرێک لە گوندەکانی ناوچەکە بۆ چەند ڕۆژێک ڕێگاوبانەکانیان گرفتی هاتوچۆی بۆ دروست ببێ و پەیوەندیان بە شارەکانەوە بپچڕێ. ئەوەش دەستخستنی هەندێک پێداویستی و خواردن بۆ گوندنشینان سەخت دەکات. ئازاد و مەراوەی کەناڵی ئاسمانی پەیام گوندی گەرەوان لە قەزای ڕەواندوز.